ئەو شوێنەی ئێستاکە ئەمە لێوەساوین شوێنەواری قسقاپانە بێگومان شوێنی جوگرافیایی قسقاپانیان ئەشکەوت و تاشراوی قسقاپان ئەکەوێتە چەمی ڕێزان نزیک گوندی زەرزی لە ناحیەی سووداش تقریبا لە باکووری خۆراوای سنتەری پارێزگای سلێمانی لە کوردستانی باشوور وە گەزانین قسقاپانیش ئەگەر وەکو شوێنەوارێک یەکێک لە شوێنەوارە گرنگەکانی کوردستان و بەگشتی و لە ئاستی جیهانیشا هەرچەندە ناوی قسقاپان ناوەکەی تورکیەوە ئەتوانین بڵین لەبەر کاریگەری دەوڵەتی عوسمانی کە چەند ساڵانی سەدەکانی لەمەوبەر لێرە بوون وشەی قسقاپان بۆ ئەم شوێنەوارە بەکاراتەوە کە تعبیری ناوەکەش یاخود لە مانای ناوەکەس قسقاپان لە دوو بەش پێک دێواتە کچ ڕفێن کە ئەمەش ڕەنگە زیاتر لە جوانی پاشماوە شوێنەواری و ئاسارەکەەوە بۆی هات پێ بەڵام ئەمە لە ڕەتی بە ناوەڕۆکی نەخشەکە و هەروەها ئەو پاشماوە شوێنەوارانێکی ئێستاکە ماونەتەوە نییە لە ڕووی ناوەڕۆکەوە بەگشتی پاشماوەی شوێنەواری قسقاپان یەکێکە لە شاکارە زۆر گرنگەکانی کوردستان و هەروەها ئەتوانی بڵێن یەکێکە لەو سەروەتە نیشتیمانی زۆر گرنگانێکی ئێستاکە لە لای ئەم بەجێماوە. خاڵێکی زۆر گرنگ کە لێرەیە ئەویش مێژووی قسقاپان یاخود مێژووی تاشراوی قسقاپانە بینین لە مێژوودا ئێمە ئیمپراتۆریەتێکمانی ئەویش ئیمپراتۆریەتی مادیە ئیمپراتۆریەتی ماد لە ساڵانی 1970 بۆ ساڵانی 550 بەر لە زای لە ناوچەکانی کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵات و بەشێکی زۆری ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە دەسەڵاتی هەبووە لە مێژوودا ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی هێرۆدۆت لە ساڵانی 484 بۆ 428 بەر لە زایین ئێمە یاداشتێک یاخود تۆمارێکمان بۆ گەڕێتەوە کە ئەویش مێژووی شەڕێکە لە نێوان ئیمپراتۆریەتی مادی لەگەڵ ئیمپراتۆریەتی لیدی کەوا لە ساڵانی 585 کەوا بۆ ساڵان بۆ 5 ساڵ لە 590 بۆ 585 بەر لە زاین شەڕێک ڕوو ئەدات لە ناوچەکانی نزیک ڕووباری هالیس یاخود قزل ئیرماقی ئێستا تقریباً ئەکاتە 50 کیلۆمەتر خۆرهەڵاتی ئەنقەرەی پایتەختی کۆماری تورکیا ئێستا لەوێ شەڕێک ڕوودەدا لە نێوان ئیمپراتۆریەتی مادی و لیدی و هەروەها لە هەمان ڕۆژ و لە هەمان ساڵدا خۆرگیرانێک ڕوودەدا کە تەواوی سەرزەوی تاریک دەبێت ئەم خۆرگیرانەوە دەکا بێتە هۆکارێکەوە لە نێوان پادشای مادی کە ئەو کاتە خوهشتر دەبێتە یاخود فەرمانڕەوای مادیە لەگەڵ ئالیاتیسی فەرمانڕەوای لیدی ڕێککەوتنێک بکەن جاوەکوت بەپی ئەو سەرچاوانەیە ئەو مێژوو نووسانێکەوە باسییان لە تاشراوی قسقاپان کردو دەڵێن ئەو نەخشەی پشتەوەی ئێمە یاخود ئەو دوو کەسایەتیکەوە لە لای ڕاست و چەپی ئەو مێزە دانیشتون نەخشی لای ڕاست ئالیاتیسی پادشای لیدیە و وەروە نەخشی لای چەپیش خوهشتری سێمین پادشای مادیە لە نێوان ساڵانی 625 بۆ 585 بەر لە زای. خۆی لە ڕووی پێکهاتەوە ئەو پاشماوە شوێنەوارەی کێساکە ئێمە لێوەساوین ئەبینین ئەم پێکهاتی ئەم ئەشکەوتە پێگەی لە ئەیوانێک ئەو شوێنەی کەوا تاشراوە لە ئاستی زەویەکەی بەردەمی 10 مەتر لە ئاستی زەویەکەی بەردەمی بەرزە بە بەرزی 10 مەتر ئەیبینن ئەیوانێکی تاشرا و دەرهاتۆ لە ناو دڵی چیاکەیە و هەروەها لە ڕووی پێگاتەوە جۆرێک نەخشێنراوە بینین بە سیرکردنی دوو پایەمان هەیە لەسەر ئەم دوو پایە لە بەشی سەرەوە دارەڕایەکەیە کە توانم بڵێم وەکو جۆرێک لە مۆرکی کوردەواری بە دارەڕاکەوە بینرێ ئێستاکەش لە یازال بەشێکی زۆری خانوەکانی کوردستان لەو شێوە دارانە یانی لەو شێوە شکڵە دیزاینە بۆ خانوەکان لە سەختی خانوەکان ئابینین کە سێ دار لەسەر هەریەک لە پایەکان دەرچووە و هەروە 5 داریش لە بەشی لای ڕاستەوە بۆ لای چەپ تەواوی ئەیوانەکەیان دارەڕا کردو یاخود وەکو جۆرێک لە سەقف کە ئەمانە لە بەردن و لە ناو شاخەکە تاشراوە و دەرێنراوە و نەخشێنراوە و هەروە لە لای ڕاستی ئەیوانەکەەوە ئەبینین هێمای خۆر هەیە و هەروە خۆریش وەکو یەکێک لە تایبەتمەندیەکان کە لە کۆنا لای هەتا لە بیر و باوەڕە زۆربەی دینەکان و لە زەرادەشتیشدا پیرۆز بوو وەکو هێمای گەرمی و تیشکدانەوە ڕووناکی وەکو ڕێزێک و پیرۆزێک لە بەشی لای ڕاستی سەرەوەی نەخشی قسقاپانە ئەیبینین و پاشان پایە یەکەم دێت کە پایە یەکەمیش سەرپایە و بنپایەکی زۆر جوانی بۆ کراوە کەوە مۆرکی شوێنەوار و یاخود پاشماوە و هونەری مادی لە پایەکانە ئەبینرێت کە بە شێوەیەزێکی زۆر جوان نەخشێنراون و هەروەها لە ناوەندی نەخشەکە ئەبینین دەرگای سەرەکی چوونە ژوورەوە بۆ سێ گوڕدەخمەکە کە لە ناو ئەو سێ گۆڕی دروست کراوە یاخود ئەو ئەشکەوتە تاشراوی ئێستا بەدەستی هەیە بینین کە هەروەها بەرزیەکی 1 مەتر و 10 سانتیمێگە بێت کەوا بۆ چوونە ناوەوەی ناو ئەشکەوتەکەوە ڕاست لەسەر دەرگاکە ئەبینی نەخشی سەرەکی یاخود ناوڕۆکی سەرەکی ئامانجی سەرەکی نەخشەکە کەوا
کە بینی نەخشێکە تاشراوە دوو کەسایەتی یاخود دوو شەخص دەرەکەون کە هەر شخصێک لەو شخصانە لە شێوەی پادشا یاخود لە شێوەی کەسێکی پۆشتە و پەرداق دەرەکەوێت بە جلوبەرگی کاملەوە کە هەروە بە هەرێکە لەوانە بەدەستێکی کەوا بەدەستی چەپی کەوانێکیان کردووە وەروە بەدەستی ڕاستیشی نیشانەی سەلامکردن و پەیمانی ئاشتیان بەرز کردوێتەوە و هەروە مێزێک لە بەردەمیانایەتی ئەم مێزە شکلی دروستکردنەکەی کەوا لەسەر سێ پایە و وەروەها بنێکی هەیە ئەمە جۆرێک لە ئاتەشگەدای زەردەشتەکانە ئەبینین ئەو شوێنێ ئاگریان لەسەر کردوێتەوە ئەو پایە ئەو شقڵی ئاگریان لەسەر کردوێتەوە ڕاست ئەو مێزەی بەردەمی دوو کەسایەتی دوو پادشاکە لە شێوەی مێزی ئاتەشگەیە یاخود لە شێوەی مەشخەڵێکی گەورەیەکەوە ئاگرەکەی لەسەر کراوەتەوە وەوە بەوردبوونەوە لە کەسایەتیەکان ئەوەی لای ڕاست لەگەڵ ئەوەی لای چەپ لە ڕووی جلوبەرگ و شێوازەوە جیاوازی هەیە بە پێ و سەرچاوانەیەکەوە هەنوو باز لە نەخشی قسقاپانەکەن ئەکرێ نەخشی لای ڕاستی پێکهاتەی نەخشەکە ئالیاتیسی پادشای لیدیەکانە کەوا لە ساڵانی 1610 بۆ 561 بەر لە زین پادشای لیدیەکان بووە و هەروەها کەسایەتی یاخود ئەو شخصەی کەوا لە نەخشیەکە دەرەکەوێت لە لای چەپەوە سێهەمین پادشای ئیمپراتۆریەتی مادی و باپیرانی کورد خوهشتەرە کە ئەویش لە نێوان ساڵانی 625 بۆ 585 بەر لە زین پادشای ئیمپراتۆریەتی مادی بوو و هەروەها پێگاتەی جلوبەرگەکەی و ڕیشی و هەموو ئەو شقڵەی و هوەریانەی کەوا لە دروستکردنی و نەخشیا دەرکردەوە هەروە شوێنەواری مادیان پێوە دیارە هەروەها ڕێکۆتێکی درێژی لە برایەکە ئەمە زیاتر جلوبەرگی مادیان بۆ دەرەکەوێت وە شتێک زۆر گرنگە لێرەیە لەسەرەوەی ئەم نەخشە یاقل لەسەرەوەی ئەو دوو کەسایەتی پادشایە ئەبینین نەخشێکی ترمان هەیە کەویش نەخشی پادشایەکە یاخود نەخشی کارکتەرێکە کەوا مەشخەڵێکی بەدەستەوێ و هەروە ڕۆ خۆرئاوابوون دەڕوانێت ڕۆ خۆراوابوون دەڕوانێت ئەم نەخشەی سەرەوە لە شێوەی دایرەیەک دروستکراوە کە پێ دەچێت ئەمە نەخشەی دیاکۆ بێت یاخود پادشای دیاکۆ دامەزێنەری ئیمپراتۆریەتی مادی وەکو ڕێز و وەفایەک وەکو پیرۆزکردنێکی ئەو نەخشە و ئەو عەقدە و ئەو پەیمانێکەوە ئەو لێرە دروستکراوە ئەو نەخشە ڕاستە خۆ دەکەوێتە سەرەوەی ئەم دوو کەسایەتی تر وەکو چاودێریەک یاخود ئەگەر تعبیر لەو شوێنی نەخشە بکەین وەکو گەیاندنی پەیامێکەوە ئەمە وەکو چاودێرێکە یاخ وەکو ئاگای لەو ئەهد و پەیمانەیە بۆی پەیمانەکە پیرۆستر بێ یاخود ئەو نەخشە زیاتر ڕێز لێ گیراوتر بێت. بێگومان ئەگەر سەیری هەڵکەوتەی جوگرافیایی نەخشی قسقاپان یاخود پاشماوەی شوێنەواری قسقاپان بکەین ئەبینین لە بناری چیاکەیان هەڵبەسراوە ئەم دۆڵە یاخود بناری چەمی ڕێزان یاخود ئەم ناوچەیە ئەوەشمان لەیاد نەچێت لەم ناوچەیە ئەشکەوتێکی تری مێژوویمانەیە شوێنەواری تری کۆنمان هەیە کە ئەوانیش ئەشکەوتی زەرزیە کە ئەویش بۆگەڕێتەوە بۆ چاخی بەردین و هەروەها کۆمەڵێکی زۆر لەو پاشماوە شوێنەواریانەی لەم ناوچانە هەن ئەمە واکات سلمێنەری ئەو ڕاستیە بێت کە ئەم دۆڵە یاخود ئەم بنارە یەکێکە لەو پاشماوە شوێنە یەکێکە لەو هەوارگە دێرینانەی مرۆڤایەتی ئەمە ژوای کردووە نەخشە هەڵکەندنی ئەم پاشماوە شوێنەواریانە کە گەر لە ڕووی مێژوەکەیەوە زیاتر ئەچینە ناوە و بابەتە کە دەگەڕێتەوە بۆ دەورانی مادی و ئەم سەرزەویەش لە سەردەمانی دەورانی مادی یەکێک بۆ لە پێگە هەرە گرنگەکانی سەرزەوی ماد ئەمە وای کردووە ئەم نەخشە ئەم مەزارە لێرەیە هەڵکەنێ وەکو بەشێک بۆ لە سەرزەوی ماد یاخود ئەم بەشە جوگرافیایی ئێستاکەی کوردستان لە سەردەمانی دەورانی کۆنا بەشێک بۆ لە دەوڵەتی ماد یاخود بەشێک بۆ لە سەرزەوی دەوڵەتی ماد ئەمە ژوای کردووە هەڵکەوتی ئەمە هەر بۆیە ئەمە لێرەیە ئێستاکەش بەجێماوە هۆکاری تاشین و یاخود دروستکردنی ئەم نەخشی قسقاپان خۆی گۆڕە مەزارگەیە بۆ یەکێک لە پادشاخ و میر و دەسەڵاتدارەکانی دەورانی مادی ئەبینین لە ئاینی زەرادەشتی کە سەردەمانێک ئاینی ڕسمی یاخود ئاینێکی گرنگ و پڕتەرەفداری دەورانی کۆن و چ لە ئاینی زەردەشتی مادی چ لە دوای مادەکانیش کە هەخامەنشیەکان دەسەڵاتیان کردو ئاینی زەردەشتیان لالا پیرۆز بووە پەیڕۆ و بنەماکانی ئاینی زەردەشتیان کردووە لەوێ لە ناشتنی مردوەکانیان ئاسوودیان لە گوردەخمەکان وەرگرتووە هەروەها کۆمەڵێک ڕێگەزی زۆر سەرەکی لە ئاینی زەردەشتیا پیرۆز بوون لەوانە کەش و هەوا و سروشت و ئاوی پاک و خاک و ئەمانە وای کردووە بیر لەوە بکەنەوە لە ناو ئەشکەوتەکانە کە گوردەخمەکان بۆ پاشاکان هەڵبژێرن ئەم جەوەی ئێستاکەژە بینین هەم ئاوی لە یان شوێنێکە واکات ڕۆحی مردووەکە ئاسوودە بێ یاخود وا بکات شوێنێکی شایستەی مردووەکە بێت بەپی مەقام و ئەو پلەیکەوە ئەو کەسی لێرە لێ نێژراوە وای کردوکەوە قسقاپان ئەم شوێنە گونجاوترین شوێن بێت لەم دەڤەرەیە بۆی بتوان ئەو نەخشەیە دروست بکەن ئەو گۆڕە دروست بکەن بۆ ئەو پادشا و ئەو میرەیکەوە لی هەبووە.
وەروە بەپێ ئەو بۆچوونانەی لەسەر نەخشەی قسقاپان هەیە مێژووی ئەم نەخشەی ئەگەڕێتەوە بۆ دوای شەڕی نێوان لیدیەکان لەگەڵ مادەکانە و ئەم نەخشەی پشتەوەمان تعبیر لە ڕێککەوتن و ئاشتی نێوان ئەو دوو ئیمپراتۆریەتە ئەکات و هەروەها ئەگەری زۆریش وتمانەوەیەکەوە مەزاری خوهشتر سێمین پادشای ئیمپراتۆریەتی مادی هەر لەم لێرەیە نێژرا بێت یاخود ئەرێ بوو بێتە مەزارگەی خوهشتر. لە درێژەی پێکهاتەی دەرەوەی ئەشکەوتی قسقاپان یاخود نەخشی تاشاوی قسقاپان ئەبینین لە بەشی لای چەپی سەرەوەی نەخشەکە هێمایەکی پەڕەندەیەکی چوارباڵە بینین کە ئەمەش هێما و لۆگۆی زەردەشتیانە ئاینی زەردەشتیانە کە لۆگۆیەکە لای ئەوان پیرۆز بووە وەکو ڕەمز و نەمادی دینی زەردەشتی ئەمەش دیسانەوە سەلمێنەری ئەوەیەکەوە ئەوان پێویستیانە لێرە دینیان فرامۆژ نەکرد وەکو پیرۆزکردنی ئەو عەقدە یاخود پیرۆزکردنی ئەو نەخشە لێرە بۆ زیاتر هەم گرنگیدان بە نەخشەکە و هەم بەو گۆڕانشی کەوا لە ناوە هەبووە لێرە ئەو لۆگۆیان دروست کردو بەگشتی ئەوەی کە باسمان کرد پێگاتەی دەرەوەی ئەشکەوتەکە بوو یاخود پێگاکەی دەرەوەی گوردەخمەکە بوو کە لەو ئەوانە کراوە پێگاتۆ بۆ دوو پایە و بۆ نەخشانێکەوە لەسەری دروستکراوە وەروە لە ڕێگەی ئەم دەواازەیەشکەوە لە بەردەستمانایە ئێمە ئەچینە ناوەی ئەشکەوتەکە وەخڕەوە باز لە پێکهاتەی ناوەی ئەشکەوتەکەکەین بەگشتی ناوەی ئەشکەوتەکەش پێک دێت لە دەواازەیە کە ئەچیتە ژوورەوە و 3 غورفەیە. پێگاتەی ناوە ئەشکەوتەکە وەگە بینین کاتێ ڕاستەخۆ لە ئیوانەکەەوە ئیتناوە دەگەیتە غورفەیەکی 2 مەترونی و بەسێ و هەروەها لەناو ئەم غورفەی یەکەمەیە گۆڕێگە بینین کەوا لە تەختی غورفەکەیە هەڵکەندراوە و هەروەها لە لای ڕاستی ئەم غورفەی یەکەم لەگەڵ لای چەپی ئەم غورفەیە 2 غورفەی ترە بینین واتە کاتێگەیتە ناوە لە بەشی ناوی گوردەخمەی قسقاپان ئەبێتە 3 بەش یاخود 3 غورفە کە هەر کام لەو غورفانە ڕاستەوخۆ لە یەکێک لەو غورفەی ناوەندەوە لە ڕێی دەواازەیەکەوە ئەەکەیتە ناو غورفەکان وەروە گەورەی غورفەکانیش بەگشتی وەکو باسمان کرد لە 3 مەتر بۆ 3 بە 2 مەترونی ون کە هەر کام لەو غورفانە شوێنی گۆڕێک هەڵکەندراوە بەڵام لە ئێستادا گۆڕەکان تەنها مەزارەکەیان ماوەتەوە شوێنەکان ماوەتەوە خاڵی کراون بەداخەوەکەوە ئەمە شتێکێکە لەو مشکیلانەیەکەوە ئەمە ڕوبڕوویە بینەوە لە شوێنەوارەکەەوە ئەو پاژماوە شوێنەوارانەی کە لە کۆنا هەبوون و ئێستاکە دەستکاری کراون یاخود بە قاچاغ بێن کە هیوادارم ئەم پرۆگرامانە بێنە هۆکارێک کە خەڵگە و هوشیاری هەبێ ڕێز لە پاژماوە شوێنەواریەکان بگرێت و وەروەها بتوانێت هۆکارێک بێ بۆ پاراستنیان نەوەخت تێکدان و بە قاچاق بردنیان بەگشتی پێگاتەی ناوە ئێشکەوتەکە زۆر بە جوانی تاشراوە کە ئەبینین ئەم تاشینەوای کردووە زۆر بە جوانی لێوارەکان یاخود قەراخی غورفەکان دەرەکەون بە شێوازێکی زۆر هەندەسی زۆر زیرەکانە کە ئەبینین ئەم غورفەیەکە وەروە لی وەساوین زۆر جوان ئەڵی یعنی زۆر وازەح دەرەکەوێتەوە بەدەست دروستکراوە و هەروەها شوێنی تاشینی یاخۆ شوێنی تیشەکان زۆر بە جوانی ئێستاکەش بە دیواری ئەشکەوتەکانەوە ماوەتەوە خود بە دیواری ناوەی غورفەکان ماوەتەوە و هەروەها دەروازەکانی بە شێوازێکی چوارگۆشە و زۆر ڕێک دروستکراوە. بەگشتی غورفەکان لە ڕووی ئەندازەوە تا ڕادەیەکی زۆر لە یەکەچن بەگشتی بەرزی هەر غورفە 175 سانتیمترەوەات ئەم بەرزی ئەم غورفانە کە ئێمە لێ ئەمە ساوین ئێستاکە بۆ شێواسایە 175 سانتیم بەرزیان هەیە وەروەها کۆی چێوەکەشیان 3 مەتر بە 2 مەتر و نیون لە ڕووی پانی و درێژیەوە بەگشتی تاشینەکانیش بە شێوازێکی زۆر جوان و ڕێک تاشراوە هەر کام لەو غورفانە دەواازەیەکیان هەیە و خاڵێکی زۆر جەوهری زۆر گرنگ لەناو ئەم پێگاتی ناوەی ئەشکەوتی قسقاپانی یاخود گوردەخمەی قسقاپان ئەبینرێت شوێنی داخستنی گوردەخمەکەیە کە ئەبینی شوێنی ئەو سکەی کەوا ئێستا لە کۆندا داکراوە بۆی گوردەخمەکەی پێقەپات بکرێت و وەروەها کەس ناتوانێت بێتە ژوورە و ئێستاکەش لە دەروازەی سەرەکی کە ئیتە ناوە ئێستاکەش ماوەتەوە وەروەها شوێنی ئەو چێوانەی کەوا
بۆی دادراون ئێستاکەش بەگشتی ماوەت ئەمەژوە ئەو سلمێنەرێکی وەیەکامانم بۆ گۆڕ بوون و هەروە داخراوە ئیتر بۆی کەس نەیەتە ناو گوردەخمەکانەوە. ئەم بەشەی سەرەوە ئەو خۆرەکەیەتی کە بینین لە شێوازی خۆر دروستکراوەکو پیرۆزی ئەم بەشەی پیرۆزی ئەو خۆر بڵێ بەڵام ئەوم پایەکان ئەمە بنی پایە لەگەڵ سەق بڵێن سەری پایە هەیە چکە پایەمانەیە ڕاستەخۆ لە سەری دەبەست ئەم سەر پایەشی هەیە کە وەژ هونەرێکە لە مادیەکانەوە دەستپێیەکە دواتر خامۆشیەکان گرنگی پێدەن ئەمە بەشی سەرەوەیەتی وە داڕاکەش ئەو سێدارە هاتووەتە دەر لە پایەکان دەرچووە دارەڕاکەی زۆر جوانە کوردەواریانەیە ینی زۆر جوان دەرەکەوێت ئەم بەشەیش ئەم بەشەش ئەوە دوو نەخشەکە زۆر دیار ئەمە بێ خۆشتر بێت یاخود پاشای مادی بێت ئەمەشانە بێت ئالیاتیسی پادشای لیدیەکان بێت ئەمە لە کۆنا لابراەوەی کەس ناتوانێت بێتە خوارێ بلەگاتی قادرمەکرد دروستکردنەکانە بڵین تەوابوونی پرۆسەکە قادرمەکانیان لابرو ئەبینی سەیری شاخەکەکە لە هەمووی قولچای وەڵام ئەم منتیقە ڕێکە بۆی کەس نتوانێت بێتەوە کەس نتوانێت سەر بەگشتی باگراوندێکی جوانی هەیە و هەروە شاکارێکی مێژووی زۆر گرنگە و Thank you.